خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. ئەمڕۆمان تەرخان کردووە بۆ باسکردنی ڕەوشی ئێران و ئایندەی ئەو وڵاتە. هاوکاتی کاریگەریە ئابووری و داراییەکانی ئەو سزایانەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سەپاندوێتە سەر ئێران، ڕابەری کۆماری ئیسلامی ئێران داوای بەهێزکردن و ئامادەیی هێزە چەکدارەکانی وڵاتەکەی دەکات. بەڵام ئایەتوڵڵا عەلی خامنەئی لەو داواییدا ئەگەرەکانی هەڵایسانی شەڕی بە دوورزانیوە، هەرچەندە هەوڵی بەدەستێنانی فڕۆکەی جەنگی و ژێردەریایی پێشکەوتوش دەدا لە پێناو بەهێزکردنی تواناییە سەربازیەکانی ئێراندا. ئەم داوایەی ئایەتوڵڵا خامنەئی لە کاتێکدایە واشنگتن ڕوون و ئاشکرا باس لە سیاسەتی خۆی بەرامبەر ئێران دەکات. با بەڕوونی بڵێم، گۆڕینی ڕژێم لە ئێراندا سیاسەتی ئەمریکا نییە، بەڵام گۆڕانکاریەکی گەورە و گرانمان دەوێت لە ڕەفتارەکانی ڕژێمی ئێراندا. بۆ ئەو مەبەستەش شتی تر دەکەین و هەنگاوی گەورەتریش دەنین بۆ فشاخستنە سەر ئێران، هەنگاوێک سزای ئابووریش تێپەڕێنێت. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا باسیش لە وردەکاری سیاسەتی خۆی دەکات و دەشڵێت هەوڵەکانیش بەردەوامن لەگەڵ زۆرێک لە وڵاتانی جیهاندا بۆ بەرەنگاربوونەوەی خواستە ناوچیەکانی تاران. ئەمە پرسیارێکی ئەجگار گرنگە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تا ئێران هەرگیز نەبێتە خاوەنی توانایی بۆ دروستکردنی چەکی ناوکی. هەر بۆیەشە سەرۆکتران لەو ڕێکەوتنە ناوکیە خراپە کشایەوە، هەر بۆیەشە سزای ئابووری لەسەر ئێراندا نایە، هەر بۆیەشە کەوتینە هەوڵدان لەگەڵ دۆستە ئەوروپایەکانماندا تا قەناعەتیان پێ بکەین بۆ گرتنەبەری هەنگاوی تۆکمەتر دژی بەرنامەکانی چەکی ناوکی و هەروەهاش موشکی بالیستیکی ئێران. دەشێت یەکێتی ئەوروپا وەک گرفتێک لێی بڕوانرێت لە بەردەم زیادکردنی فشارەکانی واشنگتن بۆ سەر تاران، بەڵام پێ ناچێت ئەمە بەو مانایە بێ وڵاتانی یەکێتی ئەوروپا چاو لە هەموو ڕەفتارێکی ئێران بپۆشن. ئێمە تاوتوێی ئەم کار و هەنگاوانەی خۆشمان دەکەین بۆ پاراستنی ڕێکەوتنە ناوەکیەکە لەگەڵ ئێراندا، بەڵام وتوێژ لەسەر هەڵوێستی خۆشمان دەکەین سەبارەت بەدەست هەبوونی ئێران لە دۆسیەکانی ناوچەکەدا و لەوانە سووریا کە بەبێ هیچ گومانێک نیگەرانیەکی زۆر و ناکۆکیەکی زۆریشیان هەیە لەسەر ئەو دۆسیەیە لەگەڵ ڕێبازی ئێرانیەکاندا بۆ پشتیوانی لە حکوومەتی سووریا. ئێمە لەو بڕوایەدان چارەسەرکردنی ناکۆکیەکانی ناوچەکە لەگەڵ ئێراندا دەکرێت بە ڕێگەیەکی بابەتیانە چارەسەر بکرێن ئەگەر بێت و ئەو ڕێکەوتنە ناوەکیە بپارێزی. بڕوامان وایە دەشێت ناکۆکیەکان بە دایالۆگ و بە وتوێژی سیاسیانە چارەسەر بکرێت. زۆرێک لە وڵاتانی عەرەبی سوننە لە کەنداوی فارس نیگەرانیان هەیە بەرامبەر بوونی ئێران وەک زلهێزێکی ناوچی لە ناوچەکەدا، بەڵام وەک سەرۆکوەزیری ئیسرائیل دەڵێت پێویستە هەموو وڵاتان بەشدار بن لە فشاری زیاتر خستنە سەر ئێران. بەڕوونی واشکرایی لەو بڕوایەدام هەموو وڵاتانەی بایەخ دەدەن بە ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا پێویستە پێشەنگی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بن و فشارەکان لەسەر ئێران زیاد بکەن، چونکە هەرچەندێک ئەو فشارانە لەسەر ئێران زیاد بوون دەرفەتی زیاتر دێنە ئاراوە بۆ پاشەکشەکردنی ئێران لە سیاسەتە شەڕانگێزەکانی، هەر بۆیە پێویستە هەموو لایەک بەشداری لەم هەوڵەدا بکەن. چاوی واشنگتن بۆ ئەمڕۆ میوانداری شارەزایەکی کاروباری ئێران دەکات. جەستن ڕەی خاوەنی چەند توێژینەوەیەکی تایبەتە لەسەر ئێران و مێژووی ئەو وڵاتە فرە نەژاد و فرە ئاینە. جەستن سەرەتا زۆر سپاس دەکەم بۆ قبولکردنی میوانداریەکەمان. حەز دەکەم یەکەم پرسیاریشەوە لە تۆ بکەم. ڕەوشێک دروست بووار بە پێی ئەو ڤیددیوانەی کە بینیشمان، ڕەوشێک ئەگەری شەڕ هەیە و ئەگەری ڕوونەدانی شەڕیش هەیە. بەڕای تۆ کامیانە؟ کامیان زیاتر ئەگەری هەیە؟ شەڕ ڕووەدا یان نا؟ Right now, I don't really see there being a strong possibility of conflict between the United States and Iran. لە ئێستادا هیچ شیانێکی وەها بەهێز نابینم بۆ شەڕێکی چەکداری لە نێوان وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێراندا. یان با بڵێم شتێکی فەرمیانە نییە ئەوە پشتڕاست بکاتەوە، چونکە هێشتا ئێران هەوڵی خۆی دەدات تا ڕۆڵی خۆی لە سووریا و لە عێراقیشدا تۆکمە بکات، هەروەهاش لە وڵاتی یەمەندا بەرەنگاری عەرەبستانی سعودیە دەبێتەوە. جا بۆیە بەڕاستی لە ئێستادا شتێکی وەها نابینم لە کارنامەیدا. لە ڕوانگەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاشەوە بە هەمان شێوە وەهای نابینم بەرەنگاربوونەوەی لەشکریانە لە بەرژەوەندی بەڕێوەبەراتیدا بێت لە ئێستادا.
ینی بەمانایشی کە شەڕەکە هەر شەڕی ئابوووریە ئەگەر ڕۆژە ئابوووریەکەی ئێران بەرەو خراپتر و خراپتر بڕوە ئەمە ئەگەری شتێک دروست ناکە یا ئێران خۆی شتێک بکە وەکو کاردانەوە لە ناوچەکەدا. Surely, right now what we're seeing is kind of a war of proxies at the moment where بە دڵنیاییەوە ئەوەی ئێستا دەیبینین شەڕی بە وەکالەتە لە کاتێکدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئێرانیش کار بۆ دروستکردنی کاریگەری دەکەن لەسەر لایەنە جیاوازەکان لە ناوچەکەدا و هەوڵی بەرەنگاربوونەوەی یەکتری دەدەن لە ڕێی لایەنی جۆراوجۆری لایەنگری خۆیانەوە. پێشم وایە سزاکان کاریگەریان دەبێت و بە تایبەتیش کاریگەری ئابووری دەبێت لەسەر ئێران لەسەر هەڵاوسانی دارایی هەروەها زیادبوونێکیش لە ئاستی پشێوەکاندا دێنێتە ئاراوە. بەڵام لە ئێستادا وەک پێشبینیەک بۆ ئایندە ئەوە لە ئارادا نییە ئێران و ئەمریکا بەرامبەری یەکتر بوەستنەوە و ئەوەی دەبینرێت ئەوەیە ئێرانەکان هەوڵ دەدەن لەسەر ئاستی ناوخۆیی سەر و سەودا لەگەڵ هەندێک دۆسیێدا بکەن و ئەوەش بەدی ناکەن کە ئەمریکا بەرژەوەندی لەگەڵ بەرەنگاربوونەوەی ڕاستەوخۆدا هەبێت. بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ترامپ دەخوازێت فشار بخاتە سەر حکومەتی ئێران و هەوڵ دەدات ئێرانیەکان ناچار بکات بۆ لە بەردانەواندنی دیاریکراوە. بەڵام هێشتا لەو خۆناغەدا نییە بڕوات بەرەو شەڕ لەگەڵ ئێراندا. But it's not in a position at the moment where it's going to go directly into war with the Iranians. گۆڕینی ڕفتارەکانی ڕژێمی ئێران ئەمە لای تۆ چ مانایەکی هەیە؟ ئەم ڕژێمەی ئێران 39 ساڵە لە دەسەڵاتدا ئەو ڕفتارەکانێتی کە بینیمانە وەکو باز دەکرێت بۆ نمونە پشتیوانیکردنی تێرۆریزمە دەستێوەردانە لە کاروباری وڵاتانی ناوچەکەدا نانەوەی جێرە شێوێنی و ئاژاوەیە لەو ناوچەی جیهاندا هاندانی تێرۆریستانە لە وڵاتانی تردا. ئەگەر ئەم ڕژێمە بمێنێتەوە ئەمێ بزانم چۆن ڕفتارەکانی خۆیە گۆڕێت. That's the question that the Trump administration is trying to work out because ئەمە ئەو پرسیارەیە کە بەڕێوەبەرایەتەکەی ئێستای سەرۆک ترامپ هەوڵی یەکلاکردنەوەی دەدات چونکە وەک تۆ ئاماژەت پێکرد ڕفتارێکی زۆری ئێرانی هەن وەک بڵاوکردنەوەی ئایدۆلۆژیای خۆی لە ڕێی میلیشیا شیعەکانی لایەنگری خۆی و لایەنەکانی تری جۆرا و جۆرەوە. جا ئایا لە عێراق یان لە سووریا یانیش لە لوبنان بن بۆ ماوەیەکی باش قسە و باس هەبوون لەسەر ئەگەر و نەگەری ئەوەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بگاتە ڕێکەوتنێک لەگەڵ ڕژێمەکەی بەشار ئەلئەسەددا. راپۆرتەن باس لە ناردنی شاندێکی ئەستبەرزی ئەمریکایی دەکەن بۆ دیمەشق بە مەبەستی گەیشتن بە جۆرێک لە جۆرەکانی ڕێکەوتنێک. بەڵام کێشەکە لەوەدایە کە هیچ کەسێک بە تەواوەتی نازانێت ئاڵوگۆڕەکە لێرەدا چی دەبێت بۆ گەیشتن بە ئاوەها ڕێکەوتنێک. چونکە ئێرانیەکان بێ لە کاریگەریەکانیان بەرژەوەندی استراتیژیان هەیە لە عێراقدا و بە ئەندازەیەکی کەمتریش لە سووریادا. هەروەها ڕژێمی ئەسەدیش تەنانەت ئەگەر بیەوێت دەست درێژ بکات بۆ وڵاتانی ڕۆژئاوا بە مەبەستی داواکردنی یارمەتی بۆ هەوڵەکانی ئاوادانکردنەوە وەلێ هێشتا لە ڕووی لەشکریەوە پێویستی بە کۆمەکی ئێران دەبێت بە تایبەتیش بۆ کۆنتڕۆلکردنی ناوچە دوورە دەستەکانی وڵات. جا لە ئاوەها ڕەوشێکدا هەوڵی دۆزینەوەی ڕێگەیەک دەدەن لە کاتێکدا پێکدادانی بەرژەوەندی استراتیژی ڕوونادات لە نێوان هەردوولادا. هەر بۆیە خاڵی نێوەند لە نێویاندا نابینرێت تا بتوانن زەمینەیەکی هاوبەش بدۆزنەوە. So there doesn't really seem to be a middle point at the moment where they can find common ground. بەڵام کێشەی ئێران لەو ناوچەیە هەر تەنها سووریا نییە، لە لوبنان، لە یەمەن، لە عێراق، لە بەحرین و تەنانەت گرفتی ئاسایشیشیە لە ناو شانشینی عەرەبستانی سعودیەدا. Right. Absolutely. And so right now, obviously, because of the بەڵێ تەواو وایە لە ئێستادا دروست بەهۆی ئەوەی زۆرینەی سەرنج و سەنگیەکان لەسەر قەیرانی سووریا و شیانەکانی ئەو هێرشەن کە بڕیارە بکرێتە سەر ئیدلیب و زۆریش پێدەچێت ئەو هێرشە بکرێت. جا لە دوای ئەمانە خەڵک دەکەونە سەرنجدان لە پرسەکانی تری سەبارەت بە عێراق و بە لوبنان و سەبارەت بە یەمەنن. بۆ نمونە ئەوەی باز دەکرێت کە ئێرانیەکان موشکی بالستیکی و موشکی تریان داوە بە لایەنەکانی سەر بە ئێرانن لە عێراقدا. ئەمانە بەڕاستی ئەو پرسیارە
کارانن کەس ئاوری لێ نەداونەتەوە وەک پرسێک بۆ ئایندەی درێژخایان هەرچەندە لەوانەیە جۆرێک لە جۆرەکانی چارەسەری دیپلۆماسیانیان بۆ بدۆزرێنەوە بەڵام پێم وایە لە ئێستادا پرسە سەرەکیەکە لە مێشکی هەموو کەسێکدا سووریایە و ئەو جالەوانەیە بڕوانینە شوێنەکانی تر وەک عەرەبستانی سعودی کە دۆسیەی یەمەن جێی نیگەرانێکی زۆرە بۆیان هەروەها لە باکووری عەرەبستانی سعودیەشدا کە هەندێک دەستە و تاقمی سەر بە ئێران کێشەن بۆ وڵاتەکە جا لێرەدا بەرژەوەندی استراتیژیش بۆ سعودیەکانیش دێتەوە پێشەوە بەڵام وەک تۆ ئاماژدەت پێکرد شەڕی تریش لە ناوچەکەدا هەن بەڵام هیچ لایەکان وەها نابینم بخوازن یان بیانەوێت بگەنە جۆرێک لە دانوستاندنێکی فراوان لەسەر کاریگەریەکان لە ناوچەکەدا یانیش ئەوەی لایەک لە شوێنێکدا بتوانێت بیکات و لایەکی تریش لە شوێنێکی تردا. هەر بڕیارێک بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بدرێت و یاخۆ هەر هەڵوێستێک وەربگیرێ پێویستی بە تێکڕاییەک هەیە لەسەر ئاستی جیهان و بە تایبەتیش وڵاتانی یەکێتی ئەوروپا. پێ دوایە یەکێتی ئەوروپا بگاتە ئەو ئەنجامەی کە هاو هەڵوێست بێ لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و تەنانەت لەگەڵ ئیسرائیلیشدا بەرامبەر بە ئێران. So the Europeans will have their own strategic interests. جا ئەوەیە ئەوروپایەکان بەرژەوەندی استراتیژی خۆیانیان هەیە و هەروەها بەرژەوەندی ئابووریش و بە دووریش نازانرێت لە زۆر باریشدا بەرژەوەندی هاوبەشیان لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا هەبێت ئەمە بێلەوەی بەرژەوەندی هەیە لە پارێزراوی ناوچەکەدا و لە دڵنیابوون بۆ هێنان و بردننی نەوتکە هاوبەشی تێدایە لە نێوان ئەمریکا و هاوپەیمانە ئەوروپاییەکانیدا بەڵام دەشبێت بزانین کە فەڕەنسا ئەمریکا نییە و پاریس بەرژەوەندی خۆی هەیە بە هەمان شێوەش بەریتانیا و هەروەها ئەڵمانیاش هەرچۆنێک بێت وەک پێشتر وتم شوێنێک هەیە بۆ بە یەکدادانی بەرژەوەندیەکان و لەوانەیە ڕوانینی خۆیان هەبێت و خاڵی بەرژەوەندیش و هاوکاتیش وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکاش دەشێت خاڵی دیاریکراوی خۆی هەبێت و بەرژەوەندی خۆی تێدا بێت. There are specific points that they have an interest in and the United States might have its specific points that it also has an interest in. ئەنجامەکەی بەچی دەکات ئەگەر ئەم ناکۆچیانە درێژە بکێشە لە بەرژەوەندی ئێرانە بێ یاخو لە بەرژەوەندی کێ دەبێن بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی ئەمریکان نییە. Right. So the main question will be going forward, do the European allies of the United States ڕاستە جا پرسە سەرێکیەکەی کە هەمیشە درێژەی دەبێت ئەوەیە ئایا هاوپەیمانە ئەوروپایەکانی ئەمریکا بەردەوام دەبن لە کارداریکردن لەگەڵ ئێراندا یان ڕەفتاری خۆیان دەگۆڕن بەو شێوەی ئەمریکا سزاکانی سەپاندۆتە سەر ئێران و بە تایبەتیش سزاکانی سەر دارایی و سەر هەناردەکردنی نەوت بەڕاستیش زۆر پێدەچێت وەڵامەکە بەو شێوەیە بێت لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا بن. و ئەگەر پێشێلکاری لەو سزایانەدا بکەن ئەوە ئەگەرێکی زۆر هەیە لەلایەن وەزارەتی خەزێنەی ئەمریکاوە سزا بدرێن بەڵام لەسەر بنچینەی هەبوونی بژارە لە نێوان کارداریکردن لەگەڵ ئەمریکادا یان لەگەڵ ئێراندا ئەوە پێم وایە بەپێی ئەوەی تا ئێستا لە زۆرێک لە کۆمپانیەکانی ئەوروپاوە بینیمانە هێشتنەوە و پاراستنی بەرژەوەندیەکانیانە لەگەڵ ئەمریکادا نەک لەگەڵ ئێراندا. rather keep their U.S. interests than continue doing business in Iran at that point. Justin دەگەڕێمەوە بۆلات. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر لە نزیکەوە چاودێری ڕەوشی ناو کۆماری ئیسلامی ئێران دەکات. خەڵک لە وڵاتە ناڕزاییەکی زۆریان هەیە بەرامبەر ڕژێمی ئێران و چۆنێتی ڕەفتارکردن لە ناوخۆی وڵاتەکەدا و هەر ئەمەش کاردانەوەی بەدوای خۆی داهێناوە و لە زۆر شوێنی ئێراندا خۆپیشاندانی ناڕزایی دەربڕین کراون. Economically, the regime's economic mismanagement has put the country in a tailspin. لە ڕووی ئابووریەوە خراپی بەڕێوەبردننی بواری ئابووری ئێرانی خستۆتە ڕەوشێکی خراپەوە نرخی ڕیاڵی ئێرانی لە ساڵی پارەوە لە دابەزیندایە یەک لە سەر سێی لاوانی ئێران بێکارن یەک لە سەر سێ ئێرانیەکان لە ئێستادا لە هەژاریدا دەژین نەدانی موچە بشێوی دروست کردووە کەمی ئاوتوتەمەنی بوونەتە دیاردەیەکی ڕۆژانە هەروەها لە بری بەکارهێنانی ئەو سامانەی لە ڕێ ڕێکەوتە ناوەکیەکە بەدەستی هێناوە بۆ باشترکردنی ژیانی خەڵک ڕژیمی ئێران بۆ خۆی بردووە و بۆ گیرفانی دیکتاتۆرەکان و تۆریستان و میلیشیا درەندەکان
بەشی هەرە زۆری ڕەوشی ئابووری ئێران دەگەڕێتەوە بۆ دەستەیەکی ناو ڕژیمی وڵاتەکە کە هاوشێوی مافیایە لە ڕەفتار و لە گەندەڵیدا. In its racketeering and its corruption. لەگەڵ ئەو ڕەوشە ناوخۆیەدا تاران بەردەوامە لە دەستێوەردانە دەرەکیەکانیدا بە ئەندازەیەک خەڵکی سڤل و بێتاوانی ئەو شوێنانەی دەستێوەردانیان تیادا دەکا وەک سپەری مرۆیی بۆ بەرژەوەندیەکانی خۆی بەکاریان دەێنێ. ئەلبەت ئەمەش ئەرکی ئەمریکای لە نەتەوە یەکگرتوەکان زیاتر و قورستریش کردووە. ئێران لە پشتی زۆربەی کێشە مرۆڤایەتیەکانی ناوچەکەوەیە. ئەگەر سەیری حوسەکان بکەیت لە ئێمن، ئەگەر سەیری ئەوە بکەیت ئێمە وەکو ئەمریکا سەر و سەودا لەگەڵ چیدا دەکەین، لەگەڵ حیزبوڵڵا و حەماس، جا لە فەڵەستین بێت یا لە لوبنان. لە هەموو ئەو ناوچەنەدا پێویست بووە سەر و سەودا لەگەڵ بەکارهێنانی مرۆڤدا بکەین کە ئێران لە پشتیوەیەتی. پێشم وهایە ئەگەر سەیری ئەو ڕاستیە بکەیت کە خەڵقی بێتاوان بەکاری دەهێنین دەبینیت ترسنۆکترین ڕەفتارێکە بەبیر تا بێت. دووهەمیش بیرۆکەی ئەوەی ئێران ئەو ڕەفتارانە دەکات بەسە بۆ ئەوەی بگوترێت هەر کەسێک کار لەگەڵ ئێراندا بکات هێندەی ئێران تاوانبارە، چونکە دەزانن ئێران ئەو شتانە دەکات و ئێمەش بینیومانە چەندان جار ئەو ڕەفتارانەی کردووە. هەر بۆیەشە لەم ماوەی ڕابردوودا لە نەتەوەی گرتوەکان بەرنووسێکە بۆ دژی ئیسرائیل. ئێمە زۆرمان کرد بۆ دەستکاریکردنی بڕگەیەکی ئەو بەرنووسە کە دەویسترادان بە حەماسدا بنرێت و بە خێراییش لەسەر ئەم هەنگاوەمان لۆمەی ئیسرائیل کرا. وهامان کرد دان بۆ دابنین کە حەماس مایەی زۆربەی کێشەکانە و بۆ یەکەمین جاریش دەنگی زۆری نەمان بەدەستهێنا. ئێستاشی لەگەڵدا بێت ئامانجە هەرە سەرەکیەکەی ڕژێمی کۆماری ئیسلامی ئێران هەناردەکردنی شۆڕشی ئیسلامی ئێرانە بۆ هەر شوێنێکی دەستی پێڕابگات. It's important to begin by understanding that the Iranian regime is the last revolutionary regime on earth. گرنگە دەستپێکی ئەو تێگەیشتنە هەبێت کە ڕژیمی ئێران دووادەسەڵاتی شۆڕەشە لەسەر ئەم گۆی زەویە. ساڵی داهاتوو دەبێتە 40 ساڵ و ئێرانیەکان لەژێر سایی ڕژیمێکی دیکتاتۆری ئاینی دەدەژین. ئەو ئایدۆلۆژیایەی بە زۆرە ملی لە ساڵی 1970دا دەسەڵاتی گرتە دەست و تا ئێستاش لە دەسەڵاتدایە و دەخوازێت تەواوی کۆمەڵگەی ئێرانی بخاتە ژێر دەواری شۆڕشی ئیسلامیەوە. جستن کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا ڕوبڕووی کۆمەڵێک قەیران بۆ تۆ واز لە قەیرانە دەرەکیەکان بێنین بۆ تاوێک و باز لە قەیرانە ناوخۆیەکانی ئێران بکەین. پێت وایە ئەم ڕەوشە ئابووری کە لە ئێراندا دروست بووە خەڵک زیاتر هان بدا بۆی بڕژێنە سەر شەقامەکان و دروشمەکانی خۆیان دژ بە کۆماری ئیسلامی ئێران بڵێنەوە یا هەوڵی ئەوە بدەن کە ڕەوشی خۆیان چاکەن لە ڕێی گۆڕینی ڕژێمەکەەوە بەدەستی خۆیان. So the challenge that the Iranian government faces, a lot of ئەو ئاستەنگیانی حکوومەتی ئێران ڕوبەڕووی دەبێتەوە زۆرێک لە حکوومەتە سەرکوتکارەکان بە گشتی توانیویانە سامانی وڵاتەکە بەکاربهێنن بۆ بەهێزکردنی حکوومەتەکانیان. بەڵام هەرچی ئێرانە خاوەنی ژمارەیەک دامەزراوی دیموکراسیە کە خەڵک دەتوانن بێزاری و ناڕزایی خۆیانی تیادا دەرببرن. جا کێشەکە لەوەی چی ڕوودەدات لەگەڵ سزاکاندا ئەوەی زانراوە سزاکان دەبنە فشار بۆ سەر حکوومەتی ئێران و بۆ سەرگەلی ئێرانیش و خەڵکیش لێرەدا گۆڕانکاری دەوێت. بەڵام گرفتەکە لەوەدایە. هەندێک لەو گۆڕانکاریانە جا ئایا لە ڕێژەی بێکاریدا بێت یان کێشەی هەژاری و نەداری بێت زۆرێک لەمانە کێشەی بە بەرنامەن و لە ئەنجامی چۆنیەتی داڕشتنی پێکهاتەی ئابوووریەوە هاتوونەتە ئاراوە کە حکوومەت خۆی دایناوە و بە شێوەیەکە یان حکوومەت خۆی کۆنتترۆلی هەندێک کەرتی دیاریکراوی ئابووری دەکات بە شێوەیەکی فەرمیانە لە ڕێی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆوە یانیش لە ڕێی کۆمپانیا دارایەکانی سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامیەوە. جا لێرەدا سوودەکان بۆ ئەو خەڵکە لە ناو بازنەی ئەو جالێرەدا سوودەکان بۆ ئەو خەڵکەن لە ناو بازنەی ئەو سیستەمانەدان نەک ئەوانی لە دەرەوەی سیستەمەکاندان. جا سزاکان بەردەوام فشاریان لەسەر حکوومەتی ئێران دەبێت. لێرەدا حکوومەت ڕوبەڕووی سەختیەکی زۆر دەبێتەوە بۆ یارمەتیدانی ئەو خەڵکەی لە ناو ئەو سیستمانەدا نین. بێگومان لە ڕووی ژیانی ڕۆژانە و لە دۆزینەوەی کاریشدا هەر بۆیە ئیتر فشاری زیاتر لە خەڵکەوە دەبینیت بۆ گۆڕانکاریکردن لە ناو حکوومەتی ئێراندا. بەڵام ئایا حکوومەت دەتوانێت چەندێک گۆڕانکاری بکات بەبێ ئەوەی ببنەمایی کێشەی زیاتری ناوخۆیی لە ناو پێکاتی دەسەڵاتدا؟ ئەمەش ئەو پرسەیە پێویستە چاوەڕوانی بین بزانین بە تێپەڕبوونی کات چۆن دەبێت. causing major internal problems within the power structures that be is going to be a question that we'll have to see going forward.
لەم چەند هەفتەی ڕابردوودا لەناو کۆماری ئیسلامی ئێراندا مەجلیسی شورای ئێران واتە پەرلەمانی ئێران بۆ نمونە وەزیری ئابووری ئێرانی بانگێش کرد و متمانەی لێسەندەوە و لە پۆستەکەی دووریان خستەوە. تەنانەت سەرۆکی ئێرانیشیان بۆ پرسیار وەڵامکردن بانگێشتی پەرلەمان کرد. ئەمانە ئەم شتانی کە ئێستا ڕوودەدەن لە ئێراندا پێ وایە خەڵک متمانەی پێی بێ، پێ وایە خەڵک وە تەماشای بکە کە هەنگاوێکە بەرەو چاکسازی دەنرێن. I think in the short term it might be enough, but the problem is how much are the sanctions going to bite? So that's the first. پێم وایە بۆ ماودایەکی کورتخایان لەوانەیە بەس بێت، بەڵام کێشەکە لەوەدا دەمێنێتەوە. ئەم سزانە چەندێک کاریگەریان دەبن. ئەمەیان پرسیاری یەکەمە و پرسیاری دووهەمی ژەوەیە. ئایا تونندڕەوانی ئێرانی بەردەوام دەبن لە بەڕێوەبردننی پرۆسەکەدا بۆ بەرەو پێش؟ جا ئەگەر تونندڕەوانی ئێرانی بڕیاریاندا دوای حەسەن ڕوحانی سەرۆکی ئێران بکەون و هەوڵی لادانیاندا لە پۆستەکەی یان جێگرەکەی لە کار لا بدەن، ئەوە لێرەدا کێشەیەکی تر دێتە ئارەوە لە سۆنگەی ئەوەی ڕایگشتی ڕۆحانی وەک قوربانیەک ببینێت. کەوتۆتە سەر ئەوەی لە مەودای کورتدا چەندێک بەرەو پێش دەڕوات، بەڵام پێم وانە بۆ مەودای درێژخایان هەر ئاوەها بێت، چونکە چارەسەر نییە بۆ کێشەکانی بە بەرنامەن و لە ناو ئابووری ئێراندا بوونیان هەیە کە لە ڕاستیدا و لە بنچی نەشدا ئابوووریەکی جیاوازی تەریکە، تەنها بۆ ئەوانە نەبێت کە پەیوەندیان بە دەستە و تاقمەکانی ناودەسەڵاتەوە هەیە و سوودی لێ دەبینن. لەو ڕوانگەیەشەوە زۆربەی خەڵک سوودی لێ نابینن. And the most people don't really benefit from it in that sense. ئەمە چەندە کاریگەری دەبێ بەسەر قەیران و کێشە و گرفت و ناکۆچی نێوان ئەوانەی کە بە تونڕەوانی ئێران یاخو بە کۆنەپارێزانی ئێران ناودێر دەکرێن لەگەڵ ئەوانەی کە بەخۆیان دەڵێن ریفۆرمخوازان یا ئیسلاح تەڵەبان. So I think what you'll see is they'll be trying to weaken the Rouhani administration. We don't really see any evidence that they want to completely remove it. There are certain elements within the cardliners that would like to see him impeached, but that would obviously require the approval of the Supreme Leader. And at this point, it doesn't really seem like the Supreme Leader is on board with that. And so I think at this point, what we'll see is the Conservatives continue to use it as an opportunity to attack the administration, to weaken its policies, especially Rouhani's policies of trying to bring about economic reforms that in many cases would hurt the economic interests of the hardliners, especially the IRGC-aligned interests economically. But going after the president himself, if he was to be removed, obviously that would require a two-thirds vote in the parliament to censor him, and then the Supreme Leader could remove him at that point. But if that was going to happen, they would probably go after his vice president first, because if they removed Rouhani, then the vice president would become the next president. And if they wanted to put a more conservative person in as president, they would have to go after the vice president first. ئەگەریش بیانەوێت کەسێکی کۆنەپارێز دابنێن، ئەوە دەبێت پێشتر جێگیری سەرۆک لا بدەن، ئەوجا سەرۆک و پاشانیش بەرپرسیارەتی دەستنیشانکردنی سەرۆک دەگەڕێتەوە لای ڕابەری باڵا. First, and then the president, and then the responsibility for appointing the president would go to the Supreme Leader at that point. هەلم ڕۆژەی ئێراندا جێ خۆیەتی، ینی بەڕاستی پرسیار لەسەر ئەوە بکەین. ئایا بەڕاستی لە ناو کۆماری ئیسلامی ئێراندا شتێک هەیە پێی بگوترێ کۆنەپارێز و یاخو ڕیفۆرمخوازان لە کاتێکا زانراوە، ینی کەسایەتیەکانی هەردوو ئەم لایەنە پارێزگاری لە سیستمی وڵایەتی فەقێ دەکەن، پارێزگاری لە بەرژەوەندیەکانی ئەو وڵاتە دەکەن کە ناوی لێنراوە کۆماری ئیسلامی ئێران. خەڵک بۆ متمانەی بە ڕیفۆرمخوازەکان هەبێ لە کاتێکا کە سیاسەتەکان و بەرنامەکانیشیان چوونیەکەن. Right. Well, at this point,
There is no reformist candidate that openly supports changing the constitutional system of the Islamic Republic. ڕاستە و ئالێرەدا هیچ کاندیدایەکی ڕێفۆرم خواز نییە لە ئێراندا بە ئاشکرایانە پشتیوانی لە گۆڕینی سیستەمە دەستوریەکەی کۆماری ئیسلامی ئێران بکات. ئەوە ڕاستە و لەو ئاستەدا ڕێفۆرم خوازەکانی ئێران هاوڕان بەلانی کەم لە بەردەم ڕایگشتیدا کە کۆماری ئیسلامی پێویستە وەک چۆن هەیە ئاوەهاش بەردەوام بێت لەگەڵ گۆڕانکاریدا. جا ئەوەی ڕۆحانی هەوڵی بۆ دەدات شتێکە کە بەڕاستی کردوێتە دژبەری زۆرێک لە کۆنەپارێزەکان. ئەویش بیرۆکەی ریفۆرمی ئابوووریە لە ڕێکرانەوەی سیستمی ئابووری وڵاتەکە و لە ڕێی بردننی پیشەسازی بۆ کەرتی تایبەت و کاریگەریەکانی پاسدارانی شۆڕش لە بواری ئابووری دوور بخاتەوە. ئیتر ئەمە وەهای کردووە ڕۆحانی بکەوێتە بەرەی دژی زۆرێک لە کۆنەپارێزانەوە کە بەشیان لەو ئابووریەدا هەیە تەنانەت لە هەندێک باری دیاریکراویشدا لە ناو دەوڵەتی ئێرانیشدا. ئالەم هەموو دامەزراوە ئاینی هەیە لە ئێراندا کە کۆنتترۆلی ئابووری و دەوڵەتیش دەکەن ڕێک لەگەڵ ڕابەری باڵادا قسە دەکەن و ناتوانن لە قسەشی دەربچن. جا هەوڵدان بۆ ڕیفۆرمی ئەو سیستمە و هەوڵدان تا بخرێتە سەر کەرتی تایبەت وهایان کردووە بکەوێتە کێشەی زۆرەوە لەگەڵ بەرەی سوپای پاسدارانی شۆڕشی ئیسلامیدا. جا بەڕاستی ئەمە جیاوازیەکی ئابووریە لەو ئاستەدا. هەرچۆنێکیش بێت ئەوەی تۆ ئاماژەت پێکرد ڕاستە و بێگومان هیچ ریفۆرم خوازێک نایەتە دەرێ و بڵێت بەڵێ کۆماری ئیسلامی ئێران شتێکی خراپە و ئەوە وەک خۆکوشتێکی سیاسیانەی لێ دێت و ئێدی ئەنجومەنی نیگاهبان ڕێی لێدەگرن لەوەی بچێتە هەڵبژاردنەوە و ئەوەش هیچ گومانێکی تێدا نییە. ئەلبەتە بەشێکی تری ناکۆچیەکانیان ڕێکەوتنە ناوچەکە بوو لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە ئەو ڕێکەوتنە لێرەش کێشەی لەسەر هەبوو. لێرە لە واشنگتن لە هەندێک شوێنی تری جیهانیشدا دەنگ هەن داوا دەکەن و دەڵێن لە بری کشانەوەی ئەمریکا لە ڕێکەوتنە ناوچەکە دەبواە هەوڵی دەستکاریکردنی و گۆڕانکردنی تیادا بدرایە نەک کشانەوەی تاگلایەنەی ئەمریکا لەو ڕێکەوتنە. نا هەرگیز بە بیرمدانە هاتووە ڕێکەوتنێکی ئێران شیانی چاکردنی هەبێت. مەبەستم لەوەیە تۆڕێک و ڕەوان بە ملیۆن دۆلار دەدەیت بۆ وڵاتە و تاقیکردنەوەکانی موشکی بالستی ڕناگرێت. ئێرانیەکان فرۆشتنی چەک ڕناگرن و هەروەها بەردەوام دەبن لە پشتیوانکردنی تیرۆریزم. بە هیچ شێوەیەک ئەو ڕێکەوتنە بۆ هیچ لایەک ڕێکەوتنێکی باش نەبووە لە کۆمەڵگەی نێونەوتەوەییدا بۆ هیچ لایەک بێجگە لە ئێران. واشنگتن ئێستاش جەخت دەکاتەوە لەوەی بەڕێوەبەرایەتیەکەی پێشووی ئەمریکا واتە بەڕێوەبەرایەتیەکەی سەرۆک ئۆباما هەڵەیەکی استراتیژی کردووە کاتێک ئەو ڕێکەوتنەی مۆر کردووە و جەختیش دەکاتەوە تەنها ڕێکەوتنێکی نوێ چارەسەرە. هەر زۆر بە تەواوەتی بڕوام وابوو ئەو ڕێکەوتنە هەڵە بووە پێویستە سەیری ئێران بکەیت یانیش بەلایەنکەم بزانیت چۆن لەو ڕێکەوتنە دەڕوانێت کە ئێران وە کوریایەکی تری باکوور دەبینی. ئەگەر بەردەوام بێت لە دابینکردنی دارایی و ئێرانیەکانیش بەردەوام دەبن لە ڕەفتارە خراپەکانیان و کەسیش بەرپرسیاریان ناکات. ڕۆژێک دێت باس لە ئێران بکەین وەک چۆن باس لە کوریای باکوور دەکەین. بۆ من شتێکی بنەڕەتی بنچینەی بووە تا بگەڕینەوە دواوە و لە شتێک بکشینەوە کە هەڵە بووە و هەوڵ بدەین ڕاستی بکەینەوە. جا ئەوەیە ناکرێت ڕێکەوتنێکی خراپ بگۆڕێت بەڵام دەتوانرێت بیکەیتە ڕێکەوتنێکی باش چووکە ناکرێت ئەو ڕێکەوتنە ڕاست بکەیتەوە. جستن وەکو جەنابیش ئاگاداری کۆماری ئیسلامی ئێران لە ئێستادا هەڕەشاکە لەوەی کە بە تەواوەتی لە ڕێکەوتنە ناوچەکە بکشێتەوە. ئەمریکاش سوورە لەسەرەوەی کە ئەم ڕێکەوتنە دەرفەتی دەستکاریکردنی تیان نەماوە تەنها ئەوە نەبێ کە ڕێکەوتنێکی نوێ بکرێ. ئەگەر ئێران بکشێتەوە چ جۆرە کاردانەوەیەک پێشبینی دەکرێت لەلایەن ئەمریکاوە و هەروها لەلایەن ئەوروپاشەوە. Well, at this point, the United States is already going to start reimposing sanctions that. بەڕاستی ئالەم حاڵەتەدا وڵاتەگرتوەکانی ئەمریکا ئەو سزایانە دەسەپێنێتەوە کە لە کاتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەدا هەڵگیرا بوون. جا لە لای ئەمریکاوە سزادانی زۆرتر دەبینین و لەوانەشە هەوڵی زیاتری ناڕاستەوخۆ بۆ بەرەنگاربوونەوەی ناڕاستەوخۆی کاریگەری و دەستێوەردانەکانی ئێران لە ناوچەکەدا. هەرچی هاوپەیمانە ئەوروپایەکانیشن ڕەوشەکە بڕێک جیاوازترە چونکە لەلایەک هەندێکیان
دەخوازن درێژە بە کارداریەکانیان بدەن لەگەڵ ئێراندا، بەڵام نایەنەوێت پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا تێک بدەن یان باری ئابووریان لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا بخەنە مەترسیەوە. پێشم وایە کۆمپانیای زیاتری ئەوروپایی دەبینیت لە کۆنتراکتە بازرگانی و ئابووریەکانی خۆیان بکشێنەوە وەک ئەوەی بینیمان لە کۆمپانیایەکی نەوتی ئیتالیەوە و لە ڕێکەوتنەکەی لەگەڵ ئێراندا کشایەوە. هەرچی لای ئێرانیشە دەشێت سەر لەنوێ دەستپێکردنەوەی بەرنامە ناوچەکەی ببێت. ئەوەی پێشتر بڕیار بوو بۆ ماوەیەک ڕابژیرێت بەپێی ئەو ڕێکەوتنە نابێت ئێران بۆ ماوەی 10 ساڵ یۆرانیۆم بپیتێنێت. بەڵام لەوانەیە ئەو پرۆسەیە دەست پێ بکاتەوە. لەوانەشە تاقیکردنەوەی زیاتری موشەکە بالیستیکیەکانیش ببینرێن وەک ئەوەی بڵێیت بیەوێت بەو ڕێگایانە فشاری سەر ئەمریکا و ئەوروپایەکان زیاد بکات. To try to ratchet up the pressure on the United States and its European allies that way. پێ دوایە ئەم دۆسەیە نەک لەگەڵ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا مەبەستم لە وڵاتانی ناوچەکەیە ببێتە مای قەیرانێکی قورس قەیرانێکی چەکداری بۆ نمونە ئەگەر بێت و ئێران ڕاستەوخۆ لە هێرش نەکاتە سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا، بەڵام لە وڵاتانی هاوپەیمانی ئەمریکا بدا لە ناوچەکە عەرەبستانی سەعودیە بە نمونە. Well, the Iranian military, especially the IRGC, likes to play the long game. بەڵێ لەشکری ئێران و بە تایبەتیش پاسدارانی شۆڕشی ئیسلامی دەخوازێت یاریەکی درێژخایەن بکات. باوەڕ ناکەم هێزە چەکدارەکانی ئێران ڕاستەوخۆ هێرش بکەنە سەر وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەگەر هێرش بکەنە سەر هێزەکانی ئەمریکا لەو ناوچەیە ئەوە لەوانەیە لە ڕێی دەستە و تاقمەکانی سەر بە ئێرانەوە بکرێن وەک ئەو میلیشیانەی لە عێراقن یان میلیشیاکانی سووریا کە سەر بە ئێرانن. ئەگەری ئەو جۆرە هێرشا هەیە بەڵام ڕاستەوخۆ لە ئێرانەوە ناکرێن، دەشێت ئەوەش ڕێگەیەک بێت بۆ ئێرانیەکان تا فشار بخەنە سەر حکومەتی ئەمریکا. سەبارەت بە هاوپەیمانەکانی ئەمریکاش لە ناوچەکەدا زۆر پێ دەچێت هەمان شت ببینین و لایەنەکانی سەر بە ئێران ئەو کارانە زیاد بکەن. ئێرانیش خۆی لە ڕێی بەرنامەکانی موشکی بالیستیکی و بەرنامەی پیتاندنی یۆرانیەمەوە ئەو کارانەی دەکات. وەک پێشتریش وتم مەرج نییە شتەکان بە ئاراستەی بەرەنگاربوونەوەی ڕاستەوخۆدا بڕوات و هەتا ئێستاشی لەگەڵدا بێت هەموو لایەنەکان بەرژەوەندیان لەوەدایە نەیگەێنە ئەو ڕەوشە. هەر بۆیە زیاتر ململانیەکان لە ڕێی دەستە و تاقمەکانی سەر بە لایەنەکانەوە بەڕێوە دەبرێن یانیش لە ڕێی بەکارهێنانی هۆکارە سیاسی و ئابووریەکانەوە. You'll see competition through proxies or through various economic or political means though. ئەگەر شتێکی وا ڕووبدا وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بە چ شێوەیەک یارمەتی هاوپەیمانەکانی خۆی دەدا؟ Do you have an ally in particular you're referring to? Any allies. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا بەردەوام دەبێت لە پشتیوانیکردنی حکومەتی عێراق بۆ نمونە. هەروەها بەردەوامیش دەبێت لە پشتیوانیکردنی عەرەبستانی سعودی و وڵاتانی تری هاوپەیمانیش لە ناوچەکەدا. بەڕاستی ئەمە پرسیارێکی گرنگە. هەرچەندە هێشتا بە تەواوەتی دڵنیانین لەوەی ئایا هەڵوێستی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەو کاتەدا چی دەبێت و چۆنیش دەبێت ئەگەر میلیشیاکانی عێراق هێرشیان کردە سەر هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە. بەڕاستی ئەمە ڕەوشێکی زۆر ئاڵۆزە و دڵنیاش نیم لەوەی هیچ کەسێک وەڵامی ئەو پرسیارە بە تەواوەتی بزانێت. دەگەڕێمەوە بۆ لاچکە ئێران ئەم دۆسەی بردوتە ناو نەتەوە یەکگرتووەکانەوە. کۆماری ئیسلامی ئێران داوای خۆی دەباتە بەردەم دادگای باڵای نەتەوە یەکگرتووەکان لە لاهایی وەدان دەنێت بەوەی دانیشتوانی ئێران بەهۆی سەپاندنەوەی سزاکانەوە ڕوبەڕووی مەینەتیەکی قورس بوونەتەوە. بۆ کۆماری ئیسلامی ئیران کات بە بەریەوە نەماوە. نەک تەنها بەهۆی نزیکبوونەوە لە دواوادە کە ڕۆژی 6 مانگی 11 و ئەو نادیاریەی هەیە لەگەڵ سزای زیاتر و ڕێشوێنی تردا، بەڵکو بەهۆی ئابووری ئیرانیشەوە. لەگەڵ ئەمانشدا ژیانی بە میلیۆنان دانیشتووی ئیران ڕۆبەڕووی مەینەتێکی قورس بوونەتەوە بەهۆی ئەو سزایانەی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا سەپاندوونیەتەوە. وەک وەڵامێکیش بۆ ئەو داوایی ئێران نوێنەری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا جەخت دەکاتەوە لەوەی تاران هەوڵی خۆی دەدا تا ڕێکەوتنە ناوچێکە بەو شێوەیە هەیە بمێنێتەوە لە کاتێکدا ئێران درێژە بە سیاسەتەکانی خۆی دەدات. خواستە ناوەکیەکانی ئێران لە ئێستادا مایە هەڕەشە و مەترسیەکی گەورەیە. وەک چۆن دەیان ساڵە هەر مایە مەترسی بووە بۆ وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و
بۆ کۆمەڵگای نێونەتەوەیش. خواستی ئێران سەلمێنراوە بۆ پشتیوانیکردنی لە کارە تەرۆریستەکان و گرتنەبەری ڕێوشن و ڕێبازی تونند و تیژ ئامێز و ئاژاوەگێڕی کە هەر تەنها دەچنە خزمەتی بەرژەوەندیەکانی ڕژێمی ئێرانەوە. شیکەرەوەش نوکوڕی ناکەن لە کاریگەری سزاکان بۆ سەر ئێران و ئێستاش بە گونجاو دەزانن تا ڕەوشەکەی نێوان هەردوو وڵات ئاڵۆزتر نەبووە هەنگاوی ئەرێنی بنرێن بە ئاڕاستەی چارەسەرکردنی کێشەکان و ڕێگەگرتن لە ئاڵۆزی زیاتری قەیرانەکان لە ناوچەکەدا. Iran at the moment is in a difficult condition, especially economic conditions. ئێران ئالەم کاتەدا لە ڕۆژێکی ئاڵۆز و قڕوزدایە بە تایبەتیش دەڕووی ئابووریەوە. نرخی تومەن بەردەوام لە داڕماندایە. ناڕەزایی ناخۆی وڵاتەکەش هەروە دێ زیاد دەکات. ئێران پێویستێکی زۆری هەیە بە جۆرێک لە جۆرەکانی پشتیوانی. جا لە هەر کوێکەوە بێت تا ڕۆژ ئابووریەکە ببوژێتەوە. ئیتر کاتی ئەوەیە و کاتێکی گونجاویشە سەرۆک ترامپ هەوڵی جۆرە ڕێکەوتنێک بدات تا بە شێوەیەک ئێران دەستبەرزاری سیاسەت دەرەکیەکانی بێت و لە بەرژەوەندی وڵات یەکگرتووەکانی ئەمریکا. جەستن جۆمان نوێنەری ئێران بوو. بەڕاشکاوە نەدام بۆ دادنێ کە سزاکان بەڕاستی کاریگەری نەرێنیان هەبوو بەسەر خەڵکەوە. ئەم دۆسێ ئێستا برایە نەتەوە یەکگرتوەکانەوە تا نەتەوە یەکگرتوەکان فشار بخاتە سەر ئەمریکا لەو بڕیارانەی خۆی پاشگەز بێتەوە و سزاکان هەڵگرێت لەسەر ئێراندا. پێت وایە ئەمریکا بکەوێتە ژێر ئەو فشارەوە؟ I don't think so, and part of that has to do with the nuclear deal itself, which was ناپێم وانە بەشێکی ئەمە دەگەڕێتەوە بۆ ڕێکەوتنە ناوچەکە کە بەڕاستی لە زۆر ڕۆوە تەم و مژاوی بوو چونکە ڕێگەی دەدا بە هەردوو لە چۆنیان بوێت وەها بیخوێننەوە. جا ئەگەر بیانەوێت ئەم ڕێکەوتنە بەرنە نەتەوە یەکگرتوەکان پێم وایە زۆر ئاڵۆز دەبێت و بە هەر شێوەیەک بێت وەڵامێکی یەکلاکەرەوەی بۆ نابێت چونکە هەر لە سەرتاوە بە مەبەست ئەو ڕێکەوتنە بە تەم و مژیەوە کراوە و ئێرانیەکان دەیان بردە بەردەم خەڵکی خۆیان و دەیانگوت ئەمە ئەوەیە کە دەمانەوێت و بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباماش دەیبردە بەردەم ئەمریکایەکان و چی دەویست ئەوەی دەگوت. جا بێمەوە سەر پرسیارەکە ناتوانیت چونکە ئەمریکاش ژمارەیەک ئەخاڵ و ڕوانینی خۆی هەیە کە بە ئەندازەی ڕوانینی ئێرانەکان ڕەوایی خۆی هەیە. From the U.S. perspective, they have certain points that they can make as well that are probably just as valid as any points the Iranians could make. ئەی پێ دوای ڕێکەوتنی نوێ بێتە ئاراوە لە وەکو بەرەنجامێکی و فشارانی ئەمریکا لە ئێرانی دەکا؟ That would depend on if the United States and Iran could come to an agreement on two things. ئەمە دەکەوێتە سەر ئەگەر و نەگەری ئەوەی ئایا وڵاتە گرتوەکانی ئەمریکا و ئێران دەگەنە ڕێکەوتن لەسەر دووشت بەرنامە موشێکیە باڵستیکەکەی ئێرانە و دووەمیشان ئەوەیە سنووری کاریگەریەکانی ئێران تا چەند لە ناوچەکەدا بەرفراوان دەبێت. پێم وانە ئەم بەڕێوەبەرایەتی ئێستای سەرۆک ترامپ هەر ئاوەها ڕێکەوتنێک بکات لە پێناو ئەوەی بگوترێت ڕێکەوتن هەیە چونکە ئەگەر ئاوەها بواە ئەوە هەر لە ڕێکەوتنە ناوچەکەی پێشودا دەمایەوە وەگوتم ئەوە کەوتۆتە سەر هەردوو لاو چۆن وەڵامی ئەو دوو پرسە دەدەنەوە چونکە ڕێکەوتنە ناوچەکە هیچ باسێکی میلیشاکانی لایەنە جۆرە و جۆرەکانی نەکردووە واتە ئەوانەی پشتیوانی لە هەژمونی ئێرانەکان دەکەن لە ناوچەکەدا هەروەها باسی لە بەرنامەی موشکی باڵستی نەکردووە کە یەکێک لە مەترسیەکانی وڵاتە گرتوەکانی ئەمریکا پەرەپێدانی ئەو موشەکانە بووە لەلایەن ئێرانەوە و چاوەڕوانکردنی ماوەی 10 ساڵ تا ڕێکەوتنە ناوچەکە کۆتایی پێدێت و ئەوجا دەست بکاتەوە بە بەرنمەکەی بەڵام لە هەمان کاتدا بەرنامەی موشکی هەیە کە لەوانەیە بگاتە ئەوروپا و شوێنی تریش جا تا سەر و سەودا نەکرێت لەگەڵ ئەو دۆسیانەدا ئەواشیانی دەستەبەرکردنی ڕێکەوتنیەکی نوێ زۆر دوورە خۆ ئەگەر هەردوو لاش گەیشتنە ڕێکەوتنیەکی پەسەندکرا و ئەوە ڕێکەوتنیەکی نوێشیانی هەیە ئەو ڕێکەوتنش هەر تەنها دۆسیەی ناوکی لە خۆ ناگرێت. بۆ خۆش دەزانی ئەم سزایانە کاریگەریەکی زۆری لەسەر خەڵکی ئێران کردووە زیاتر وەگلەوەی لەسەر ڕژێمەکەی ئێرانی کە چ شتێک دەبێتە فریاد ڕست بۆ خەڵک چ شتێک دەکرێ بکرێ بۆ خەڵک بۆ گەلانی ئێران تا بتوانن لەو مەینەتیانە ڕزگاریان بێ. Well, in a sense, it has affected the regime as well because it has cut off access to hard currency, which has put pressure on the government.
بەڵێ تا ئەندازەیەک کاریگەری لەسەر ڕژێمی کۆماری ئیسلامیش کردووە چونکە دەسڕاگەیشتنی حکوومەتی ئێرانی بە دۆلار نەهێشتووە و ئەمەش فشارێکی بۆ سەر حکومەت دروست کردووە هەڵاوسانی دراوی ئێرانیت هەیە ئەوە تا ئێستا هەر 100,000 ریال دەکاتە $1 جا بەڕاستیش ئەمانە کاریگەریشیان هەیە بەسەر خەڵکی ئێرانەوە بەڵام فشاریشە بۆ سەر حکومەت سزای ئابووری ئامرازێکە و پێویستە ڕێبازێکی هەبێت و هیواداریشین ئەو ڕێبازە هەبێت جا بۆ حکوومەتی وڵاتە گرتوەکانی ئەمریکا هەبوونی ڕێبازێک یارمەتی دەردەبێت کۆتایی ئەم سزایانە بەرەو کوێ دەڕوات ئەگەر کۆتاییەکە ڕاگررتنی ئێران بێت لە بەرنامە موشکەکەی و هێنانە ئارای ڕێکەوتنێکی نوێی ناوکی بێت ئەوە شیانی جۆرێک لە جۆرەکانی ڕێکەوتن و شێوەیەکیش لە شێوەکانی دانوستاندن دروست دەبێت و بۆ یارمەتیدانی دانیشتوانی ئێرانیش سزاکان ڕێوشوێنێک نییە بۆ سزادانی ئێران بەڵکو بۆ جێرانەوەی حکوومەتی ئێرانە بۆ سەر مێزی دانوستاندن و هەرکە ڕێکەوتنێکیشکرا ئەوە دەشێت کرانەوەی ئابووری بە دوای خۆیدا بێنێت. جستن زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی چاوی واشنگتن سپاس دەکەم. تا چاوێکی تری واشنگتن ڕێز و خۆشەویستی بەڵێن ساڵح بەسەند بفەرموو.